سیمینار زانستیمان ئەنجامدا بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لزنی شۆدا و سوجەنا سیاسیین و کۆمەڵی ڕێکخراوی مەدەنی نێودەوڵەتی و مەحەلی و زانکۆی گەرمیان بەشدارن لەگەڵمانە چەند توێژینەوەیەکی زانستی ئەکەینە بەرچاو و ئەو ئینتیهاکاتانە کەوا ڕووی داوە و کێ زوڵم و ستەمی لێکراوە بە هەمان شێواز خۆی بەخۆی پەیامێکە لەبەرەوەی ئەوانەی کە عیدام کراون بەنا حەق و بەنا عەدالەت و بەڕوونیش نەبووە یان ئەوەی کە اختطاف کرا تا ئیساکە بێسەر و بێشوێنە یان ئەوەی کە زیندانی کرا و هیچ دەرەنجامێکی دیار نییە ئایا ماوە ئایا مردووە ئەوان هەموو کەس و کاریان هەیە تا ئێساکە بە ئەمەلی ئەوەن ئەو مناڵیان کەوا ڕۆشتەوە بگەڕێتەوە ئەو کچیان ڕۆشتووە بگەڕێتەوە ئەو کوڕان ڕۆشتۆ یان مێردی ڕۆشتۆ بگەڕێتەوە خۆی بۆ خۆی پەیامێکە بۆ حکوومەتەکان نەکو بەس بۆ حکوومەتی عێراقی